لەوەلایەنی حکومی دەکەن کە بەهانامان بنەوە ئیشەمان بۆ جێبەجێ دەکەن. دانیشتوانی دوو گوندی کۆیە لەسەر پارچە زەویە کێشەیان هەیە و هەردوو لا خۆیان بە خاوەنی زەویەکە دەزانن. لە قایمقامی کۆیە ئیشی بۆ کتابەی کاکنەوزە ناکەن. ئەم هاوڵاتیە دانیشتووی گوندی بانە قەڵاتە لە دووری 3 کیلۆمەتر سەیری پارچە زەویەک دەکات و دەڵێت ئەو پارچە زەویە لەلایەن گوند نشینانی بانی مارانەوە داگیر کراوە. شتێکە بە ناقانونی لەگەر ئێمە دەکەن کە لایەنی حیزبی لە پشتە. ئەم پارچە زەویە کە عاقارە و لە ئێستادا تەنها وەک لە وەرگا بۆمە ڕووماڵات سوودی لێ دەبینرێ ڕوبەرەکەی نزیکەی 1000 دۆنم دەبێت. ئێمە وەکو گوندی بانەقەڵاتی شێخان لە شەڕی ناوخۆ لە ساڵی 90ەکان ئەو پارچە زەویەمان لە داگیر کراوە کە بە هەموو شتێ بە خەریتا بە قانون بە هەموو شتێکە و پارچە زەویانە هی ئێمەن لەوە دیێن ئەو زەویانە ئێمە تەسەڕوفیان بەسەرەوە دەکەین بەڵام گوندی بانی ماران کە ئەو زەویانیان زەوت کردیا ئەوان دێن دەرەنی ئێمەیە هیچ شتێکشیان بەدەستەوە نییە تەنها زۆرم لێ نەبێت. دانیشتوانی گوندی بانی ماران کە لە ئێستادا زەویەکەیان بەدەستەوەیە قسەی خۆیان هەیە. ئەم هاوڵاتیە ڕیشسپیە کە ئەنجومەنی گوندەکەیە دەڵێت لە ساڵانی چلەکانەوە ئەو زەویەیان لەلایەن دانیشتوانی گوندی بانە قەڵاتەوە لێداگیر کرابوو بۆیە لە ساڵانی 90ەکانەوە توانیویانە زەویەکە بۆ سنوودی گوندەکەیان بگەڕێننەوە. ئاقاری خۆمان نەزانین تقریبان وا خۆ نێزک بۆ لە 70 ساری بوویتە ئیمە بەی خۆشمانی دەزانین و یەک منداریش نەمایە تێ نەگا کە ئیمە بۆ لەوەتی بووە مان هەموو تێگەیە مانا ئێستا ئەوان هەرچی بکەن زیادەیە. بەوتەی دانیشتوانی گوندی بانە قەڵات بێت هۆکاری وەرنەگرتنەوەی زەویەکەیان بۆ لاوازی دەسەڵاتی ئیداری ناوچەکە و باڵادەستی حیزبێکی سیاسی لە سنوورەکەدا دەگەڕێننەوە. بەڕێوبەری ناحیەی دێگەڵەش دەڵێت ئەو پارچە زەویە لەلایەن گوندی بانی مارانەوە داگیر کراوە و هۆکارەکەشی دەرهاویشتەی شەڕی ناو خۆیە. بەداخەوە لە ساڵی 98 لە وەکو دەرهاویشتی شەڕی ناوخۆ گوندی بانی ماران هەڵساون بە داگیرکردنی گوندی بانی قەڵات خەڵکانەکەنە دیارە چەکدار و حزبین پاڵپشتی لەو بڕیارە و لەو هەڵوێستە ناشتنی ئەو سادەکەن بە هەموو شێوازێک بەرگری لەو سەرپێچێ دەکەن و خەڵکان دەدەن بۆی بەردەوام بن لەسەر ئەو تەجاوزە ئەوەش شتێکی ناشرینە ینی. ناحیەی دێگەڵە لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای کۆیە و لە ئێستاشدا نزیکەی 50 گوندی لە خۆگرتووە. ئەو دوو گوندەی کە کێشەی زەویزارەکەیان هەیە دەکەونە سونووری ئەو ناحیەیە و لە سەردەمی شەڕی ناوخۆشدا دەکەوتنە نێوان هەردوو ئیدارەی هەولێر و سلێمانیەوە. خالید محەممەد NRT گوندەکانی ناحیەی دێگەڵەی قەزای کۆیە.